گوناهی دەمارگیری دەبێت لە دڵەرەوە داوا لە خوددا بکەین یارمەتیمان بدات بۆ هەڵسەنگاندنی پاڵنەر و کرداوەکانمان بۆ ئەوەی دڵنیا بین لەوەی کە هیچ جۆرە دەمارگیریەک لەناو ئێمەدا نییە. من دەمەوێت ئەم بنەمایە دووبارە بکەمەوە چونکە بنەمایەکی بەهێزە کە لە ژیانی یەکێک لە گەورەترین سەرکردنەکانی کێڵسراوە بە بەترۆسی نێردراوە خوددایە. بۆمان دەکەوێتە دەبێت لە دڵەرە داوا لە خوددا بکەین یارمەتیمان بدات بۆ هەڵسەنگاندنی پاڵنەر و کرداوەکانمان بە ئەوەی دڵنیا بین لەوەی کە هیچ جۆرە دەمارگیریەک لەناو ئێمەدا نییە. ئەوەی ئەم چیرۆ گرنگ دەکات و هەر بۆیەش مزگەێنێکی لۆقا بۆ ئێمەش تۆمار کردووە ئەوەیە کە ئەم دەمارگیریە پێویستە بۆ پیاوەکە عیسا هەڵبژاردووە بۆ ئەوەی ببێتە سەرکرد بەسەر نێردراوان و بەکاری هێناوە بۆ بنیانەتی بنەغاکانی کلیسا. سەرەتای لە ڕاستیدا عیسا لەبارەیەوە وتوویەتی کە ئەو وەکو بەردێکی بناغە زۆر گرنگی کلیسای سەرەتایە. ئەوەش ئەو پیاوە کە ڕاوەستا بوو و بانگەشە بۆ خەڵک دەکرد و بۆیانی ڕوون دەکردەوە کە لە ڕۆژی پەنتەکۆست لە ئۆرشەلیم چی ڕوویدات. هەروەها ئەو کەسا بوو کە لەگەڵ یۆحەنا پیاوێکی چاک کردووە کە لەسەر جێگا بەردەکای پەرستگا پاڵکەوتبوو. ئەوە ئەو پیاوەکە کە خوددا بەکاری هێنا بۆ زیندووەکانی تا بیسا مردن. ئەم پیاوە پەترۆسی نێردراوە خوددایە. لەگەڵ ئەو هەموو بەکارهێنادان پەترۆس کێشەکەی گەورەی هەبوو کە دەمارگیری بوو. ئەوە بۆ ئێمە گرنگە چونکە بۆمان ڕوون دەکاتەوە کە چۆن دەمارگیری دەتوانێت بە شارەوایی بمێنێتەوە یان دیار نەبێت. ئەگەر ئەمە بەسەر پەترۆس داهاتبێت بە دڵنیاییەوە دەکرێتە بەسەر ئێمەش دابێت. با بزانین چی ڕوویداوە. پەترۆس چووە یافە و چووە سەربانی ماڵی سەمعانی چەرچەماڵی کە کاری چەرمی دەکرد. پەترۆس خەوی لێکەوت و خەوێکی بینی. ئەو بەشە بۆیە دەخوێنینەوە چونکە گرنگە بزانین خوددا چۆن مامەڵا لەگەڵ ئەو دەمارگیریانە کردووە کە لە ژیانی پەترۆسدا هەبووە. ئەنجیل دەڵێت بۆ بەیانی کاتێک بەڕێگاوە بوون و لە شارەکە نزیک دەبوونەوە نزیکە کاتژمێر 12 پەترۆس بۆ نوێژکردن ئیتر برسی چووە سەربان. بوو دەیویست نان بخوات. بەڵام لە کاتی ئامادەکردنی خواردندا لە هۆش خۆی ئاسمانی بەکراوەی چوو. بینی شتێکی لە شێوەی چەرچەفێکی گەورە دەهاتە خوارەوە بۆ سەر زەوی کە لە هەر چوار لاوە هەموو جۆرە گرینگەدار بووە. ئاژەڵی چوارپێی و خشۆکی سەرزەوی پاڵندەر ئینجا ئاسمانی تێیدا بوو. دەنگێک بانگی کرد. پەترۆس هەستە سەر بڕە و بخۆ. پەترۆس گوتی نەخێر، ئەی پەروەردگار، چونکە هەرگیز شتی گڵاویان حەرامم نەخواردووە. وەک ئەوە وای لە وەڵام یەزداند بڵێیت. من جوولەیەکم پاکم، وەک باقی خەڵک کار ناکەم. دیسان دەنگەکە لەگەڵی دووە. ئەوەی خوددا پاکی کردووتەوە، تۆ بۆ گڵاوە ئەمەش سیبارە. دامنێ ببووە دەستبەجی. چەرچەفەکە و بە ئاسمانی بەرز کرایەوە. عیسا خوددا پەیامێکی بۆ پەترۆس دەنرێت کە بە شتێکی ناڵێت گڵاوە لە کاتێکدا خوددا پاکدە. کردوتە ئەمە پەیامێکی دەربارەی کۆنپەرستیەکە بەرامبەر بە ناجوولەکان. ئەمە مانای ئەم ڕوانیەنە ئەوەی گرنگە لە بابەتەکەدا ئەوەیە کە لە هەمان کاتدا کە پەترۆس بەم تاقیکردنەوەیەدا تێدەپەڕی شتێک لەگەڵ کەسێکی جوولەکە قەیسەر بە ناوی کۆرنیلۆس ڕوویدا. ڕوونە کە کۆرنیلۆس لەژێر کاریگەری جوولەکەکانی دووبارە بووە چونکە دیاری پێشکەش بە خوددا دەکرد و بە بەردەوامی نوێژی دەکرد و بە دوای ڕاستیەکاندا دەگەڕا. هەروەها خوددا بە نیعمەتە گەورەکەیەوە ئەم ئەزموونەی لە ژیانی کۆرنیلۆسدا بەکارهێنا بۆ ئەوەی وانەیەک فێری پەترۆسی دەکات. خوددا بە کۆرنیلۆسی وت کە پیاو دەنێرێت بۆ شوێنی نیشتەجێبوونی پەترۆس نزیکە 65 کیلۆمەتر لە باشوورەوە. گەیشتنە یافە و لە دەرگاکەیاندا و بەشداریان لەو تاقیکردنەوەیان کرد کە گەورەکەیان کۆرنیلۆس پێدا تێپەڕی. لە ناکاو پەترۆس تێگەیشت کە ئەمە مانای ئەو خاوەنەیە کە بینیویەتی. لە کردار بەشی 10 ئایەتی 23 دا دەخوێنینەوە. جا پەترۆس
بۆ ژوورەوە بانگهێشتنی کرد و میێوانداری کرد. ئەوانیش پەترۆس و خزمەتکارەکانی کۆرنیلیۆس و هەندێک کە باوەڕداریان یافا بوون کە لەگەڵ پەترۆس لە یافاوە چوونە قەیسەری. با بیر لەوە بکەینەوە کە کاتێک دەگەڕێینەوە بۆ چەندین سەدا لەمەوبەر بۆما دەردەکەوێت کە لە هەمان ناوچەدا پیاوێک هەبووە بە ناوی یۆنان. خوددا بانگی کرد بۆ ئەرکێک بەڵام یافای بەجێهێشت بە ئاراستەی پێچەواندا ڕۆیشت بۆ ئەوەی شوێنەکە خوددا داوای لێکردبوو. سواری کەشتیەک بووە. دوای ئەوە یۆنان فرێدرایە ناوپانتایی دیاورە. بەڵام خوددا نەهەنگێکی ئامادە کردبوو و یۆنانی قووتدا و 3 ڕۆژ لە سیگیدا بوو. ڕەنگە ناهەنگەکان ئەو 3 ڕۆژە بە ئاراستی پێچەوانەی بەسەر ئاوەکە ڕۆیشت بێت و یۆنان فرێداد بێت. کەناری یافا دوای ئەمە یەزدان قسەی لەگەرت کردێت و پێت وتبێت ئێستا گوێم لێ بگرە. با دیسانەوە بگەڕێینەوە بۆ چیرۆکی پەترۆس. ئنجیل دەڵێت بۆ ڕۆژی دووەم چوو بۆ قەیسەری. کۆرنیلیۆس چاوەڕێی دەکردن. خزم و دۆستایی نزیکی خۆی کۆکردبوو. کاتێک پەترۆس هاتە ژوورەوە، کۆرنیلیۆس پێشوازی لێکرد و لە بەرپیچی کەوت و کڕنۆشی برد. پەترۆس هەلیستاندەوە و گوتی هەستا منیش مرۆڤم. هەرچەندە پەترۆس کێشەی دەمارگیری هەبووە بەڵام تایبەتمەندیەکی دیاریکراو هەبوو کە خوددا پێی بەخشبوو. ئەویش خاکی بوون. پەترۆس پیاوێکی زۆر خاکی بوو بەڵام ئەوە بەو مانایە کە دەمارگیر نەبوو. بەردەوامین کاتێک پەترۆس قسەی لەگەر دەکرد چووە ژوورەوە و خاڵکێکی زۆری پێبینی کۆ بوتنەوە. گوتن دەزانن بۆ جوولەکە ڕێ پێدراوە تێگەڵاوی نەجوولەکان بێت یان بچێتە لای. بەڵام خوددا پیشانی دام بە کەس ناڵێم گڵاو یان پیس. ئەمە چەندە سەرسۆرهێنەرە چونکە لانی کەم 5 ساڵ دوای بەشداریکردن لە دامەزرانی کلیسەدەکان پەترۆس بە کۆرنیلۆسی دەڵێت کە گونجاو نییە پیاوێکی جوولەکە بچێتە ماڵی باوێکی ناجوولەکان. دەتوانین لەگەڵمدا بهێنینەوە بەرچاو کە ئەمە باوەڕی پەترۆسە بۆ ماوەی 5 ساڵ بەڵام پەترۆس درێژە بە قسەکانی دەدات و دەڵێت خوددا ئەم شتە تێم گەیاندووە چونکە لە خاوەنیدا پێشانی دام کە نابێت ناوی هیچ کەسێک بە گڵاو بهێنم. بۆیە کە بانگی کرام بێی ناڕازی دەبڕێن هاتم. دەکرێت پرسم بۆ بچی منتان بانگ کردووە. پاشان کۆرنیلۆس ڕوونی دەکاتەوە کە چی بەسەر ئەوە هاتووە و ئەو ئەزموونەیەتیە کە پێیان تێپەڕیوە. دانپێدانانی پەترۆس لە وەڵامەکەیدا بە کۆرنیلۆس دانپێدانەکانی لە ئەو پەڕی شکۆمەندیەوە و ئێمە پێی دەڵێین گۆرانی دووەمی پەترۆس. با وەڵامەکە بخوێنینەوە. پەترۆس دەمی کردووە و گوتی لە ڕاستیدا تێگەیشتیم خوددا لایەنگیری کەس ناکات. ئەو شتە چی بوو کە پەترۆس پێم ئەم ئەزموونەی باوەڕی پێ هەبووە. خوددا ڕوخسار قبول دەکات واتە لایەنگیری لایەنێکی دیارکراو دەکات لەسەر حیسابی ئەوانی تر. بەردەوامی دەبێت و دەڵێت لە ڕاستیدا تێگەیشتم خوددا لایەنگیری کەس ناکات بەڵکو لە هەر نەتەوەیەک ئەوەی ترسی ئەوەی لە دڵدا بێت و کاری ڕاستوگۆت بکات لەلایەنی پەسەندە. چدان پێدانانێکە. ئەو پەیامە دەزانین کە خوددا بۆ گەڵی ئیسرائیل نارد. مزگێنی ئاشتی لە ڕێگەی عیسای مەسیحەوە ڕادەگرێت کە پەروەردەگاری هەمووانە. دوای 5 ساڵی یەکەمی خزمەت و دەستپێکردنی کلیسا دوجار توانی لەو تێبگات کە لە ئەنجیلی یۆحەنا بەشی 3 ئایەتی 16 لە داچی نووسراوە. لەبەر ئەوەی خوددا ئەوەندەی جیهانی خۆشویست تەنانەت کوورە تاقانەکەی بەخت کرد تاکو هەر کەسێک باوەڕی پێبهێنێت لە ناو ناچێت بەڵکو ژیانی هەتاهتایی بێت. جوولەکەکان ڕووبەڕووی کێشە دەمارگیری بوونە. لە ڕاستیدا یاقوبی نێردراوی خودداش لە نامەکەیدا باس ئەم بابەتە کردووە. یاقوب برای عیسای پەروەردگار و بوویتە بەرپرسی گەورەی کەنیسەی ئۆرشەلیم و پەیامێکی نووسیوە کە بەم قسانە دەستی پێکردووە. لە یاقوبی بەندەی خوددا و عیسای مەسیحی خاوەن شکۆوە بۆ دەوازنە هۆزەکە کە لە نێو نەتەوەکاندا پەرشوبڵاو بوویتەوە. سڵاو. ئەو 12 هۆزە
بێگومان جوڵە یۆنانیەکانن کە پێشتر دەچوونە ئۆرشەلیم بۆ پەرست. لە ڕۆژی پەنتەکۆستدا کلیسا دامەزرا، دوای ئەوە گەڕانەوە بۆ ماڵەکانیان کە دەکەونە شوێنی جیاواز کە لە بەشەکانی کتێبی پەیمانی نوێدا باسکراون کە هەموویان لەژێر دەسەڵاتی ڕۆمەکاندان بوون. بە ئەرکێکی زۆرەوە ئەو شوێنانەی کلیسایان دەست پێکردووە، بەڵام کێشەکەیان هەبوو کە هەمان کێشە پەترۆس بوو. ئەوان دەمارگیر بوون، بۆیە یاقوب ئەو قسانەیان بۆ باس دەکات دەربارەی دەمارگیری دوای بیستنی ئەزموونی پەترۆس دوای ئەوە کە لە ئۆرشەلیم گەڕاینەوە بۆیان باس کرد. یاقوب لە نامەکەیدا دەفەرمووێت: ئەی خوشکان و برایان، ئێمە باوەڕدارین بە عیسای مەسیح خاوەن وشکۆمان، نابێت جیاکاری لە نێوان خەڵکی بکەین. خوددا لایەنگیری نییە، بۆیە نابێت ئەم هەڵوێستانە هەبێت. یاقوب وتەرەکەی تەواو دەکات لە کاتی سەرنجی دەخاتە سەر سروشتی ئەم کێشە و دەڵێت: ئەگەر بەڕاستی شەریعەتی شاهانەتان هێناوە دی کە بە گوێرەی نووساوە پیرۆزەکە دەڵێت نزیکەکە وەک خۆت خۆش بوێت چاک دەکەن، بەڵام ئەگەر جیاکاری کەن ئەوە گوناح دەکەن، وەک سەرپێچکان لەلایەن شەریعەتی سەرجەنشت دەکرێن. هەرچەندە خوددا لە 5 ساڵی یەکەمدا بە شێوەیەکی ناوازە پەترۆسی بەکارهێنا، بەڵام پترۆس هێشتا گوناحی دەمارگیری و لایەنگیری هەبوو. ئەمەش ئەوەمانە بۆ دەردەخات کە خوددا بەبێ گوێدانە کێشەکانمان بەکارمان دەهێنێت. پەترۆسی نەخستە لاوە، بەڵکو بەکاری هێنا و لە ساتەوەختێکی گونجاو چاوساغی و حکمەتی بە دڵ و ڕوحی بەخشی تا لەم ساتەدا درک بووە بکات. خوددا لایەنگیری ناکات. پرسیار بۆ تەفکیر و جێبەجێکردنی ئەوەیە: بۆ دەمارگیری بە گوناحیەکی بەردەوام دادەنرێت و جیاکردنەوەی لە پاڵنەر و کارەکانمان سەختە، وەکو باوەڕداریش بە سەدەی دەکرێت دەمارگیری ببێتە بەشێک لە کەسایەتیمان، چونکە وەک منداڵ ئەگەر لە ژینگەیەک گەورە بووین کە فێرمان بکات، ئەمە ئەوانی تر لە ئەوانی تر باشترین. لەوانەیە دڵ و ژیانمان بەم گوناحەوە گەورە بێت. وەکو پەترۆس و جوولەکەکانی تر وا تێنەگەن کە خوددا بە ئەوە هەڵیان نەبژارد کە خوابەستن لایەنگیری شەخسیان هەبێت، بەڵکو بۆ ئەوە هەڵدەبژارد تا پێشانی هەموو جیهان بدات کە عیسای مەسیح کەیە. ئەمە ئەوانەیە کە پێویست بوو پەترۆس فێری ببێت. ڕوونە کە ئەم ئەزموونە درێگیان تەواوە نوێیە جیاوازی لە ژیانیدا کردووە. بنەماکەی جارێکی تر دەبێت لە دڵەوە داوا لە خوددا بکەین یارمەتیمان بدات بۆ هەڵسەنگاندنی پاڵنەر و کردارەکانمان، بۆ ئەوەی دڵنیا بین لەوەی کە هیچ جۆرەی دەمارگیریەک لە ناو ئێمەدا نییە.